کاپتن لە ڕێکەوتی یەکی دەی هەشتا و شەش باشە بۆ یەکەم جار یانەی هەولێر بۆ یەکەم جار کە بۆ پلەیەکی خولی عێراق ممتازی عێراق لە بەرامبەر یانەی تەلەبە کە چەندین هەڵبژاردەی عێراقیشی تێدا هەموو منتەخەب عێراق بوو بەڕێستان توانیت گۆڵی یەکسان تۆمار ئەلەو گۆڵی بوو ئەوێندر بوو چیرۆکەکەت بیرما بەێ والله ئەمە پێشی گەمان پێش هەموو گەمەک ئەمەیان دەبردە مەتعەمینانمان دەخوارد ئەو جەو نادی ئیمە نەبوو ئەو بەس مەلعەب بوو تۆپانێ نادی بروسکی ئێستا ئەو نادی هەولێر بوو دەچوونەوەی حەجز دەکران لە ڕۆژی گەمەی نەچی ئەو لاولای داهاتی نامان دەخوارد لە بازارێ یادی بەخێر سەرکار عەلی خان نائیبەی هەولێرە بوو سەرکار یەک لە لاعیبە هەر باشەکانی ڕێز و سڵاومان هەیە لێکوانەوەی لە سلێمانیا سەرکار گوتی لۆ نەچین پرتمان لە مزەفە دێن ئەو وەختی پرس مزەفە بوو ئەمەش گەنج بوو گەنجەکی ئەوە گوتم لۆچ کوڕە گوتی یەکەم گەمەی دەوریە تاریخەکەەوە لەگەر تەڵەبەیە حوسێن سەعید و نازام ئەیوب ئۆدی شۆوانەیە ئەمە ڕسمانەمان دەکرد بە ڕسمی وانە ئەوها یعنی تاریخەکی گەوریان هەبوو لە عێراق هاتی لێکوانم 20 دقیقەم گۆڵیانم لێ کرد سەرکار گوتی تەڵەبەز نما یعنی گۆڵ هەمووی دەکەینەوە گۆڵ ئەوە بوو گۆڵەکەم گۆڵ یەکەم گۆڵی دەوری ئەمە کردم لێکوانە تعادلمان کرد یەک بەیەک لەگەڵێن باسی خۆت بکەی لەگەڵ یانەی هەولێر نادی هەولێر نادی دایکە هەولێر ئەمن وەسفم کردیە هەولێرم لە بابم خۆشتر دەوێت بابم خدا عافی کامری خوای کردی لەگەڵ مەردیتانە من زۆر جاری لە جێگان دادنیشم دەڵێم هەولێرم لە بابم خۆشتر دەوێت خەڵکە تێناگا بابی دەبی چ بیتونەوە بابی وە بەنا پێت دەڵێم لۆ هەولێر دایکە مستەمر داگ لە باب خۆشەویسترە هەولێر دایکە ئەو لەبەر دەڵێم هەولێرم لە بابم خۆشتر دەوێت یعنی هەولێر دایکی منە وەکو کیان هەولێر وەکو کیان نادی هەولێر نەک شەخسەکان وەکو کیانەکە هەولێر و نادی هەولێر